ڕۆژە جیهانیا پەنابەر و ئاواراندا پەنابەر و ئاوارەیان سنوورێ پارێزگەها دەهۆکێ داخوازێژی حکوومەتی و ڕێکخراوە و کۆمەڵێ نێودەوڵەتی دکەن ئاوەڕێکی ژیانەوانژی بدەن و بزاوا خۆشکردنا ژیانەوان بکەن و بزاوێ بکەن وان ڤەگەڕینە گوند و جیه و وارێنوانیان ڕزگار کردی. ئەستی وەکی هەماونت بینن یان داعینە هەر وەختێکی مرۆڤ بێژتمە هەر ئینسانێکی ببینت زانت حالی ما ئاوارە چییە. یا ئێکی کارەباما هەتا سعاتێکی بەردن 4 ساعتە کارەبامای قوت کردە شەوێ وەختێ نووسێ دێ کارەبێ سعات 12 قوتکن هەتا چاری سەحاری باشە چاری سەحارین پشتینگە عالم چتە سەر شۆلی خۆ ئەڤ خەڵکی کەمپەیە فەقیدا سبێ چن سعات 3 نیوی سبێ دەرت کەڤنە چنە شۆلێ پتاتا يعني مرۆڤ گونە هەتکرد بێشتە 8,000 و 7,000 شۆلت کن بارکی ئەڤڕۆژ ینی ڕۆژەکە زەحمەتترینە دنیایدا و کەسێکی پێخۆش نینە ئەڤڕۆژ هەبێ ینی ناوێ ئاوارە ناوەکی گەلێکی بزەحمەتە بەڕاستی داخوازێتمە گەلێک تشتینە ینی گەرمە بان چادرا دەڤە 3 ساڵێن ڕاستی مەدیانی نۆ ئەردێت منتەقەی مەشنگال هەموو هاتیە ڕزگارکردن ینی گوندێکی زیان نەمایە نەل دەستێ کال دەستێ حکوومەتە عراقیدا ئەو دەستێ پێشمەرگادەم ڕاستی مەدوێ ئەم ڤەگەرینە مارێت خۆم بەسەژێ عەدابەتە نە ئاڤە نە کەهرەبە ئەو شەرمەزاریەش دەوڵەتە مڕە ئەس پێشم کۆ ڕۆژە پەنابەرایە ڕۆژەکان نەخۆشیە کۆ بیرامە بێ ئەڤە ماوەی 3 ساڵە 4 ساڵە کۆ ئێزدێمە خەڵک عام ئینسانێ vê derê êdberî heta niha çadira de ne ne kehreba ne ava ne xwana ne tişteke ber zivistan ber serma zivistanê ber havîna germê bi rastî tiştekî gelekî zehmet e û daxwaziya min nawe cihê me çadira de xweş kin daxwaziya me awe ku şingal bêta ava kirin cihê dî bêne ava kirin alem vegere ser ciyê xwe ev tiştekî gelekî muhim e ku em vegerin em sihata xwe tebîî derbas kin yanî em nizanin heta roja ev ro mesîrê me van kampa de çi ye em nizanin çi bê serê me em nizanin çi carê ئاگرە چادرات کاوی ئەم هەمێ مرێنە حیاتەمە دیسەد خەتەردایە وەکو دژی چاوێمە هەتا ڕۆژە ئەفرۆ کوی ڕێە کو قیچ و ژنێمە بێنە خەلاسکردنش دەسێداش وەکو ئاوەرێن کەمپا شێخان داخویاکردن لڤێ ڕۆژێ پەنابەرێن هەموو دنیایە ئاهەنگات گەڕون خۆشێ دەکەن لێ ئەو ژیانە خۆ ددڵگرانن ئەت ڕۆژە جیهانیا ئاوەرە و پەنابەراندا ئاوەرە و پەنابەرێن سنووری پەرزگا دهۆک تاکە هیوا و داخوازیاوان ئەوە ڤەگەڕێنە سەرجوه و وارێن خۆ و ژیانە خوا بەری ئاوەرە بوونێ دەست پێ بکەنەوە شێروان خدر کورسات نیوز کەمپا شێخان